ئەم ڤیدیۆیە دوایین هێرشی ئەمریکا بوو سەر دامەزراوەیەکی مەشقۆ ڕاهێنان نیشان دەدات کە سوپای ئیران و بریەکارەکانی لە ڕۆژهەڵاتی سووریا بەکاریان هێنا. فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا ڕۆژی یەکشەممە لە بەرامبەر هێرشەکانی سەرهێزەکانی ئەمریکا بردومانی ناوەندی مەشقۆ ڕاهێنانەکە و ئەم خانووە شارەوەیان کرد. بەرپرسانی بەرگری بە دەنگی ئەمریکا دەڵێن چەکدارانی سەر بە ئێران لە ماوەی کەمتر لە مانگێکدا لایەنی کەم 56 جار هێرشیان کردوتە سەر سەربازانی ئەمریکا لە عێراق و سووریا. ئایا پنتاگۆن دان بەوەدا دەنێت کە ڕێگەریکردن لەگەڵ ئێران کار ناکات؟ ئایا ڕێگریکردن کار دەکات؟ ئێمە هەز دەکەین کەوایە. ئێمە نەمان بینیوە ئەم شەڕە بۆ شەڕێکی ناوچەیی فراوانتر بڵاو بێتەوە. ئەو هێرشانەی کە ئێمە دەیکەین هیما و پەیامێکی زۆر توندە بۆ ئێران و گروپەکانی سەر بە ئەوان بۆ ڕاگرتنی هێرشەکانیان. ئامانجەکەش ئەوەیە. پێتوانی ئەوان لە پەیامەکە تێگەیشتون چونکە بەردەوام هێرش دەکەن. من لەوە تێدەگەم، بەڵام دیسانەوە پێم وایە کە ئێمە زۆر ورد بووینە کە چۆن و کەی هێرشەکانمان لە دژی ئەو گروپانە ئەنجام دەدەین و پێم وایە کە ئێران بە دڵنیاییەوە لەم پەیامە تێدەگات. فەرەتر لە 50 ئەمریکی پێشگەڕانەوەیان بۆ سەر ئەرکەکانیان بەهۆی هێرشەکانەوە تووشی برینێکی سووک یان برینداربوونی مێشک بوون. سناتۆرەکانی ئەمریکا لەو بارەیەوە نیگەرانی خۆیان دەربڕی. ئەگەر ئێران بەردەوام بێت لە هەڕەشەکردن لە سەربازەکانمان لە سووریا و لە عێراق، وەڵامی سەربازی دروست بە بڕوای من لێدانی بنکەی مەشق و ژێرخانەکانی سوپای پاسداران لە ناوخۆی ئێران دەبێت. ژەنڕاڵی خانەنشین فرانک مەکێنزی فەرماندەی پێشوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەنگی ئەمریکای وت ئەو پەیامەی ئەمریکا بەهۆی کەمکردنەوەی هێزەکانی لە ناوچەکەدا ناردەبووی ئێرانی بۆێر کردووە. ئەمانجی سەرەکیان دەرکردنی ئەمریکایە لە ناوچەکە، هەر لەبەر ئەوەیە ئەم هێرشانە پەرە دەسێنێت. هەروەها دوو بەرپرسی بەرگری ئێستا بۆ دەنگی ئەمریکایان پشاس کردەوە کە بەڕاستی ئەمریکا لە کاتی هێرشەکەی مانگی ڕابردوو بۆ سەر بنکەی ئاسمانی هەولێر زۆر بەختەوەر بووە. فڕۆکەیەکی بێفڕۆکەوان کەوتە سەر سەربازگەیەک کە سەربازانی ئەمریکی تێدا بوو. نەتەقیەوە، بەڵام بەرپرسێک وتی ئەگەر فڕۆکە بێفڕۆکەوانەکە تەقیبایە دەکرا چەند سەربازێک بریندار ببن یان بکوژیان.